بەشداری لاوان لە هەموو بوارەکاندا وەکو پرسی سیاسی و ئابووری یان هەر شتێک کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانە و داهاتوو هەبێت گرینگە. ئەوە دەبێت لە بەرچاو بگیرێ کە لاوان بەشی هەرەسەرەکی کۆمەڵگان ژنگە پارێزی یەکێک لەو پرسانەیە کە لاوان ڕۆڵێکی کاریگەریان تێدا هەیە و دەبێت لەو بوارەدا فەرەنگسازی بکەن و ڕاستەخۆ لەسەر بنەماڵە و کۆمەلگا کاریگەری دابنێن. لاوان دەبێ هەڵ بدەن ژنگە پارێزی بکەن بە فەرهەنگی گشتی، هەروەها دەبێ مەیدان بە لاوان بدرێت کە لەو بەشانەدا کارە و چالاکی خۆیان بەڕێوە ببن. منداڵان بەر لەوەی فێری خۆشەویستی نیشتیمان بن، دەبێت فێری خۆشەویستی ژیان ببن، دەبێت فێر بن پەپولەیان خۆش بێت، حەزیان لە دەنگی بولبول بێت. یەکی شەهریوەری 98 دیسان بۆ چەندمین جار لەگەڵ کاکسیاوش و کاکەم دوو کەون کڕیون دێن لە تەبیعەت و سروشی کوردستان بەریان دەدەین. بڕۆ کاکسیاوش. هەر شتێک لە کۆمەڵی شتی بچووک دروست بووە کە هەر کەم لە جێی خۆیدا ڕۆڵی تایبەتی خۆی دەگێڕێت و گرنگی تایبەتی خۆی هەیە لە لەشی مرۆڤ و گیاندارانەوە بگرە تاک و گۆی زەوی. نیشتیمان لە شتانێکی بچووک دروست بووە و تا ئەوشتا بچووکانەمان خۆش نەوێت، ناتوانین خودی نیشتیمانمان خۆش بوێت. ناکرێتیش بڵێن ڕقم لە چیاکانی وڵاتەکەمە، بەڵام عاشقی نیشتیمانم. ئیمڕۆ بە کۆمەکی مناڵەکان و جوانەکانی ئاوایی و کوڕەخاسەکانی ئاوایی و ئەنجومەنی ماپریسی جوانڕۆ ئەم مەدرسەی تازە ساز و نەوسازە گەرەکمانە نەهاڵکاری بکەین. ئینشاءڵڵا ئەم مناڵانە لە ئایەندا هەر مناڵێ یەک دانەداری هەست و داری خۆی خۆی وەخۆی ئەکا، هەر مناڵێ داری خۆی گەورە ئەکا لە تاوسانە ئەرکەسیژنە و ئەشێ بڕوە سەر بووە لە دارەکەی خۆی و ئاوی بووە. ئێستای جاینە خزمەتی کاگیوای ئەڵڵایەریە لە مۆردی دار و شعرێکمان بۆ بێژێ. من داری دڵسۆزی تۆ مەشکێنە تۆ لە قوپۆم، دادەنشی تۆ لە پام ئاگر هەڵمەکە لێلام، پێستم مەکەن بە چاق و میوە دەسازم بۆ تو، کە هەکاتی هاوین بە سێبەر دەتپارێزم لەبەر خوەر، ئاوم پێدێ لە ڕووبار ئەمن دارم دارم دار. من نیشتمانم خۆش دەوێت، کەواتە دەبێ ژینگەکەشم خۆش بوێت. چۆن خۆم وەک پارێزەری وڵات ناو دەبەم،
دەبی ئەوهاش پارێزەری ژینگەکەی بم. چۆلەکەکانم خۆش بوێت، ئاوی کانیاویەکانم خۆش بوێت، ڕێواسی بنبەردەکانم خۆش بوێت، هەواکەی خاکەکەی دار و بەردەکەیم خۆش بوێت. ئەم خۆشویستنە نابی تەنیا ئیدعا بێت، بەڵکو کرداریشی لەگەڵ بێت. هەر کەسە و بە شێوازێک خۆشەویستی خۆی بۆ ژینگە دەردەبڕێت، یەک زبڵەکان ناڕێژێت و یەکیش زبڵەکان کۆ دەکاتەوە، یەک دارستانەکان ناسووتێنێت و یەکیش ئاگەی دارستانەکان دەکوژێنێتەوە، یەک دارەکان نابڕێت و یەکیش نەمام دەچێنێت. چاو لە دەستی من کە کوڕینە کچینە چاو ئەو قسمەتە ژیاو دیوە چی پێ دەڵێن؟ ئافرین چاو ئەلعان لە منتەقەیمە لە شاخەکانی مەچی لێە گوێنی لێیە ئەمە چۆن خەڵکی دەهاتین بۆی ئەوە پێ دەڵێم لە ماڵەوە بیر خانەوادەکانیش بێننەوە ئەمە چەند جوورە ژیامان هەیە چاو تێدادێک لە جیهان هەر خوراکین ئەمە لە ماڵەدایان خۆین وەک کنگر و ڕێواس و ئەوەیە تێدادەکان گۆنگەش تێدادێک لە جیهان لەسەن داروینە تێدادێک لە جیهان حیوانات دایان خۆن هەندێک لە جیهان پێیان دەڵێن نەخشی حیفاظەتیان هەیە یانی چی گوێ بدەنێ چاو گوێنی یەکێک لەو جیهانەیەکە ڕیشەی لە ئەرزی پنجی دادەفتیت وەختێک سێڵاو دێت پێشی فەرسایشی خاکی دەگریت ناڵی خاکی لە نێوبردنی دارستانەکان لە نێوبردنی ژیانی داهاتوومانە زوڵمکردن لە داهاتۆکانمان. درەختێکی نیوەگیان هیوای نەما بە ژیان لقەلق و چڵاو چڵ جەستەی ئەبوو بەسکڵ گڕ لە بەژنی ئاڵا بوو لە دارستان ڕاما بوو دڵی بوو بەگڕکان ئەم ڕازانەی ئەدرکان سێبەری ڕێبواران بوو جێژوانی دڵداران بوو بووکی ناو دارستان بوو ئەوینداری کوێستان بوو وچانگەی مامەشوان بوو وەکو کوردستان جوان بوو پاراستنی ژینگە ئەرکی هەموومانە. بەرهەمهێنانی ئۆکسیجین و کەمکردنەوەی پیسایی هەوا یەکێکە لە گرنگترین نرخەکانی دارستان لە ژیانی ئێمەی مرۆڤان و گیانداراندا. دارستانەکان دەمارەکانی ژیانن و لە بەرهەمهێنانی هەوایەکی پاکوخاوێندا ڕۆڵی سەرەکیان هەیە. لە کەڵکوەرگرتن لە کاغەز زیادەڕەوی نەکەین و لەبیر نەکەین کاغەز زبڵ نییە. هەروەها چاندنی نەمام لە کاتی خۆیدا بە دڵنیایەوە میراتێکی بەنرخ بۆ داهاتووەکانمان دەبێت. بە پێچەوانەی بۆچوونی زۆربەی تاکەکانی کۆمەڵگا
پرسی ژینگە پارێزی پرسێکی سیاسیە. ئەم پرسە لە ئێراندا و بە تایبەتیش لە کوردستانی ڕۆژهەڵاتدا زۆر زەق و بەرچاو و ژینگە و سروشتی کوردستان سەردەمێکە کە کراوەتە ئامانجی پاوانخوازی و تاڵانکەری سیستمی سەرڕۆی حاکم و لەو پێناوەدا ژینگە پارێزان قوربانی زۆریانداوە و کوشتن و دەستبەسەرکردن و لێپێچینەوەکردنی ژینگە پارێزان لە ئێران و بەتایبەت لە کوردستانی ڕۆژهەڵاتدا سەلمێنەری ئەم ڕاستیەیە کە ژینگە پارێزی پرسێکی سیاسیە. هەروەک سیستەمی حاکم ژینگە پارێزان بە دژبەری دەسەڵات دەزانێت لە ڕوانگەی بەرامبەری ئەو ڕوانگەیەدا ژینگە پارێزان خەباتکارانی ئەو ڕێبازن کە ناوی ژینگە پارێزی نیشتمان دۆستی و نیشتمان خۆشەویستی لەسەرە. بۆ پاراستنی ژینگە حاشا هەڵنەگرەکە ژینگە پارێزان دەبێ فێری سیاسەتکردنی دروست بن و هەروەها ببنە خاوەن پەروەردەیەکی نیشتمانی تا هەستی خاوەنداریەتی بەرامبەر بە خاک و ئاو و ژینگە و سروشتی خۆیان بکەن. بۆ ئەحوەلی ئارانی ئەرخەوان دەبێ بە شەونەم دوای شاڵاوی شەختەی شەوگاری شۆڕژێڕی وەتێ تاریکی وە لە کۆتاییدا لەبیر نەکەین کە پاراستنی ژینگە ئەرک و ئەخلاقە. Yes.